بەڕێزان یەکەم مەوزستان داهات دەبی بۆیەوە خۆمان پێچایتەوە بەداخەوە پاییز ماڵ ئاوایی دەکات دوێنێ هەواڵەکیان پێدام کە پارتی زۆر لێمان بێزارە لەبەرەوەی ئەو دۆستیانەی ئەمە دەستمان لە بۆ بردیە دیتە مەسەن ئاخرش لەسەر ئەو راپۆرتەی تاوان و دژە گەندەڵی یەک حیزب و ڕێکخرا و تەنانەت کەسایەتیەکانیش زۆر کەسان وەکو لۆگۆیەکی ئۆپۆزیسیۆنیان لە دەرەوەی ئەوانیش نەوێران هەڵسەنگان نەچیرە بۆ بکەن یعنی ئەرێکە ئەوە چی دەکاتن سڵ دەکاتەوە لە هەندێک مەسەلەیان پەنای لۆ نابە ئەگەنا ئەو دۆسەی هەندێک بوو بە جددیمە و شەرمەزاریە لە بۆ هەموو حزب میدیا وەرە هەموو ئەو کەسانی خۆیان ئۆپۆزیسیۆنە و لۆگۆیە نەوێرن ئەتوێرە قسەیەک لەسەر ئەو راپۆرتە گرنگی بکەیت شەرمەزاریە بۆیە پارتی دەبینی ئەوی دەست جورئەت دەکات پەنجەکانی دەست لە بۆ ئەو دۆسیانە و هەڵبژاردنە بێگومان بێزارە دەزانێ شتی کەش دێتە پێش دۆسیت کەش دێتە پێش ئەوی ئەم بزانم بێگومان ئەزە بۆیە بڕیاریدایە لە مەجموعەیەکی کەم ئەوانەی دژە پارتین چکو بەڕاستی بە ئاشکار لێ هەندەکان ئۆپۆزیسیۆن بەس دژیەکێتی یان بەس دژی پارتی ئەمن بۆ خۆم یەک لەوانم بازام تەقسیریم بە هیچ حزبێک نەکردیە بڕیاری پارتی وێ سوکانەکەی بسوڕێنەوە ماوەک پێشتر لەگەر حزبەکانی کەی دەکرد لەگەر ئەو یەک دوو هێزە ئۆپۆزیسیۆنی دەکرد بەس هەست پێ دەکا ئەو هێزە کاریگەریان نەمایە و لەگە یەکێتی شودنەیان هەیە ئیتر دێتەوە سەر و ژێلاچیمە یا هەلە بەخێر بەی سۆرە گورەی ناوباغان 4 ساڵ کردت فەشەل تێناوە نەک نەکەتین لە جاران بەهێزتر بووین ڕاستە ئێمە هەندە پەیج و ئەکاونتمان دۆڕاند بەڵام لە جاران بەهێزتر هاتین و نەشکەتین و ئێستاش پێت دەڵێ دوو یەکێتی دوێنێ شەو دەبینم ڤیددیۆیەکی کچەکیان بڵاو کردەوە تەلمیح دەدەن گوایە ئەمە و خەڵکی تر ئەمن و خەڵکی تر هانی ئەو کچەماندایە و نازانم چ بکە شتی ڕوت کورە ئەی بکەن شەرم لە خۆتان بکەن و بڕیار وایە کچیت کەش بینن تێم دەگەی لە پەیجەکان بڵاوکەن برێ ئەوانە دەمی ئەو شتانە دەکەن وها دەکەن ڕکلامی لێ بکەن ئیتر گیان نییە لە هەزاری دە کەس بڕوایان پێ بکە گرنگ زەختێک لەمە بکەن هەموو ئەخلاق و ئەوەی یەکێتی لەوەیە دێتن بەو نوعی ململانێ دەکە ئەو حیزبەی شەڕی دوسێ داگیرکەری دەکرد شەڕی بەرەی زووتی دەکرد ئێستا کە دەرەقەتی دوو کەس نایێت تخوا عیب نییە لە شەرم ناکەن دێن ئەو ئەزە چێ قێز ئەوەی پارتی دەستی لە بۆ نەبردی ئەوان دەستی لۆ دەبن ڕاستە پارتی تەشقڵی بە ئاڵا کرد بە سروە کرد بە زۆر کچووک ئەوەی کرد ئەتو بچی کچی خەڵک ڕوودکەیەوە ئەخرا ئەو دەکوژێ بڵێ وەڵاوە ئەو خەڵکانە هانیاندایە بۆ ئەوی بکە زەخت لە ئێمە چێ بڕاتان پێ دەکە چ مزداقێت دوو کورە عیب کە شەرم لە خۆتان بکە دوایە من نمونەیەک لێرە دێنم داوان هاوڕێنەوە یەکێتی دەسە من لەسەر دووسێ راپۆرتەی زیندانی نهێنی دەموچای ئەو کادیرەی دەستگای زانیاریم ئاشکرا کرد کە ئەوە لە کنیان کەفرا ینی نابێ بڵاو بکرێتەوە و دەستمانەوە جورئەت دەکەین دەست لە بۆ ئەو مەلەفانە من بووی لەسەر ئەو ئەساسی زۆر بێزارن و هەڕەشەیان کردی بەس ئەمە ئەوەن دەتەنێ ناترسینەوە بەڕاستی پێتامرێ من کە سادە نیم دەزانم ئەنگۆ پارتی چن و ئەنگۆشمان تاقی کردۆل دوێن لە ئەوڕۆپاش لێمان دەدەن ینی ئەوە نییە کەسە چێبین بەڵام ینی ئەمەش بای خۆمان شارەزایەکمان هەیە یعنی هەر ئەوەندە دەڵێم زیاتر ناڵێم بە خۆشتان دەمان ناسن من چالاگوانی بواری مافی مرۆڤم هەموو ئەو دۆسیانەی ڕەبتە بە مافی مرۆڤ بە بێبێت لەسەر پارتیم کردیا ئەوە زیندانی سپیلک بووە لەسەر چێتیش دەکەم لەسەر دیفاعم لە ئیسلامی سیاسی لە مەلاکرێکار و لە ئیسماعیل سوسێ و لە دەیان کەسی ئیسلامی کردیا بەبێ ڕاچاوکردن کەس نەبوو خاستن ماوەیەک دیفاعم لە هەمووان دەکرد هەر دۆسیێک لەسەر مافی مرۆڤی ئەم قسە دەکەم سڵیش ناکەینەوە ئەو دەمی کاکە هیچ شتێک نەبوو ئەو سڵمان نەدەکرد و سەر ڕەوشمان زۆر فەرقی کردیا هەر ئەوەندە دەتوانم بڵێم بۆیە واز لە ئوسلوبە عیز و قۆڕانە بێنن ئەو کارتە سوتاوانە یعنی وەرە حزب بگاتە ئەو دەرەزەی بچی کچی خەڵک ڕوودکەیەوە بڵێ بڕۆ مزایقەی قادر و خەڵکی تری پێ بکە شەرم لە خۆتان بکە شەرم بە جددی مایەکێتی ئەو هەسووک بووە من دەزانم هەڵبژاردنە بڕواکە پارتی وشە جۆز ئەم زۆ خراپ هاوڕێیان ئەزان لە باڵەکاتی 7,000 کەس نەچوتە کارتی نیشتیمانی بێنتەوە 7,000 ئەخل باڵەکاری زۆرە چۆمان و وەرتی ئەو 7,000 نەچووە خەڵک هیچ حەماسی لە بۆ ئینتخابات نییە پارتی وێچەتی وەزیان زۆر خراپە لە هەڵبژاردن
بۆیە دەترسێن و دەبینن تەسیرات لە سوسیال میدیا لە هەموو شوێنێک ئیتر هەوڵ دەدەن مزایقەیمان بکەن بەس لێتان ناترسن و بڕواژ بکەن ئەگەر ئەنگۆ بەردەوام بن ئێمە دەست لە بۆ مەلەفی تر دەبێت